ماوەی چەند هەفتەیەکە نرخی بنزین لە بازاڕی ڕەشدا بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. بە جۆرێکە هەر لترێک 25 دیناری چۆتە سەر. هیچ کەس و لایەنێکیش تا ئێستا بۆ داداچوونی بۆ ئەو بابەتە نەکردووە. تەنها شتێک کە دەوترێت بەرزبوونەوەی نرخی نەوتی خاوە کە کاری لەسەر بەرزبوونەوەی نرخی بنزینیش کردووە. ئەنجومەنی پارێزگای سلێمانیش هۆکارەکەی نازانن. من ئەڵێم ڕقابەنی ئەگەر هەبێت وای لێ ناهاو، چونکە هەموو شتێک چاودێرێکی هەبێت باوەڕ ناکەم پەرتو بڵاو بێتەوە و بە شێوەیەکی شیرازە بچڕا و ئیش بکات. لەبەرەوە من ئەڵێم بەڵێ قۆرەخکاری هەیە لە بنزینە، هەر کۆمپانیا و هەر مەسئولە و هەر کەسە و هەڵەسێ خۆی بە شێوە و شکلەکەی خۆی پارەکەی چۆن این بێت، چۆن قازانجیەکی مادی بکە بەو شێوەیەکایتر کەس بیر لە هاوڵاتی ناکاتەوە. ئەندامێکی لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت بنزین بازرگانی پێوە دەکرێت و تا ئێستا نازانن چەند کۆمپانیا کاری هێنانی بنزین دەکات و خاوەنەکانیشیان کێن، بەڵام ڕۆژی چوارشەممە دەیانەوێت وەڵامی هەموو ئەو پرسیارانە لە دەمی پارێزگارەوە ببیستن. ئێمە لە بەردەستمان لەم جلسەیە بە سیغەیە دەرچین کە هۆکاری دروست گرانبوونی بنزین و خراپبوونی کوالێتی و ڕێگە چارەی چارەسەرکردنی، چونکە ناکرێت لیژنەی باڵای پارێزگای سلێمانی نتوانێت ئەو کێشانە چاسەکە لە کاتێکە ئەو سەلاحیەتی ئەوەی هەیە. لە هەموو حاڵەتێکە پێویست هیواخوازم کە لەو جلسەیە بە عقارێکی وا بڕوا بتوانین هۆکارەکان دیاریکەین و چارەسەریش دیاریکەین. لیژنەکانی قایمقامیەت و ئەنجومەنی پارێزگای سلێمانی چاودێری وردی نرخ و کوالیتی بنزینی سەرجەم بنزینخانەکانیان لە ئەستۆدایە، بەڵام ئێستا کە نرخی بنزین جارێکی دیکە بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە نازاندرێت لێپێچینەوە لە کێ دەکرێت و کێ دەبێت وەڵام بداتەوە. هەرچۆنێکیش بێت لەو نێوانەدا بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی تەنها ئاگر دەنێت بە گیرفانی چینی هەژارەوە. ڕەمیار عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.